گرەی شێرپەنجەی گورچیلا کام جۆرە نەشتەرگەری بۆ ئەنجام ئەدرێت؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، من دکتۆر زبێر محەممەد ئاغا پسپۆڕی نەشتەرگەری میزەڕۆ لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. خۆشەویستان، سوپاس بۆ خوای گەورە. ئێستا لە بەهۆی بەربڵاوی پشکنینی سۆنەر زۆربەی حاڵەتەکانی گرێ شێرپەنجەی گورچیلە لە قۆناغی یەکەم یاخود لە قۆناغی دووەم تەشخیص ئەکرێ، واتە قەبارەکەی لە خوار 7 سانتیمەوەیە. بۆ هەر بۆیش لەبەرەوەی قەبارەکەی بچووکە زۆر گەورە نییە و بڵاو نەبووەتەوە و لە قۆناغی بداییە، بۆیە ئێمە ئێستا لە ڕووی زانستیەوە زۆربەی حاڵەتەکان بڕیار ئەدرێ کە بە نەشتەرگەری تەنیا دەرهێنانی گرەیەکە و پارێزگاریکردنی لە باقی گورچیلەکە. ئەمەش لەبەر چی؟ لەبەر سێ هۆکاری سەرەکی. هۆکاری یەکەم لەبەر ئەوەی لە ڕووی کۆنتترۆلکردنی وەرەمەکەوە هیچ جیاوازیەکی وا نابینرێ ئەگەر بێت و کاملی گورچیلەکە دەربهێنرێ یاخود تەنیا گرەیەکە دەربهێنرێ. بە جۆرێک سەروی 95 حاڵەتەکان ئەگەر بێت و گرەیەکە بە جوانی دەربهێنرێت، گرەیەکە تەواو کۆنتترۆل ئەکرێ و ئەو حاڵەتە دووبارە نابێتەوە. و ئەگەر بێت و کاملی گورچیلەکەش دەربهێنرێ، تقریبەن هەمان نسبەی احتیمالی دووبارە بوونەوەی ڕوئەدات. هۆکاری دووەم بەشێکی ئەو گرانێکە گۆشتین جاری وهەیە خاوێن دەرەچن، نزیکەی 10 بۆ 120 حاڵەتەکان جاری وهەیە خاوێنە و ئەم حاڵەتەش بە پشکنینی سۆنەر یاخود بە پشکنینی تیشکی ئەشیعە ناکرێت جیا بکرێتەوە ئایا گرەیەکە خاوێنە یاخود پیسە، بۆیە ئەبێ گرەیەکە دەربهێنرێ. ئەگەر بێت و ئێمە پارێزگاری لە گورچیلەکە بکەین وە گرەیەکەش خاوێن دەربچێت، یعنی ئەو حاڵەتە بۆ چارەخوازەکە زۆر باشترە لەوەیکەوە هەموو گرەیەکە هەموو کلیەکە دەربهێنین. و خاڵی سێم، هۆکاری سێمیش کە ئێمە تەنیا گرەیەکە دەرئەهێنین کە ئەتوانین بڵێن گرنگترینیانە ئەویش پارێزگاریکردنە لە گورچیلەکە. لەبەرەوەی هەر چارەخوازێکی بەڕێز ئەگەر بێت و دوو گورچیلەی هەبێت، لە مەترسی دوا ڕۆژی کەوا تووشی سستی گورچیلە یاخود پاککەوتنی گورچیلە ببێت، ئەو مەترسیانە کەمترن. بەڵام ئەگەر بێت و یەک گورچیلەی هەبێ گورچیلەکەی تری دەرهات بێ، لەوانێت تووشی سستی و پاککەوتنی گورچیلە ببێت. خۆشەویستان، ئێستا چارەخوازێکی بەڕێز سەردانی کردوین، تەمەنی سەروی 75 ساڵە، کۆمەڵە گرفتێکی هەیە لە ڕووی تەندروستیەوە بە جۆرێکەوە. کۆمەڵە بەردێکی وردی لە زەرداو هەیە و خەلایەکانی میزڵدانی تۆزی ئاوساوە احتیمالی هەوکردن یاخود وەرەمیلی ئەکرێت و لە هەمان کاتدا گرەیەکی 5 سانتیمەتریش لە گورچیلەی چەپی هەیە. طبعا دوای ڕاویشکردن لەگەڵ تیمی نەشتەرگەری میهرەبانی، لەگەڵ پسپۆری سڕکردن، لەگەڵ پسپۆری نەشتەرگەری گشتی، سوپاس بۆ خوای گەورە ئێمە بڕیارماندا کە نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین بە جۆرێکەوە پسپۆری نەشتەرگەری گشتی هەستا بە دەرهێنانی تورەکەی زراوەکەی بە کاملی لە کاتێکی گونجاو بە ڕێژەیەکی سەرکەوتووە الحەمدولله. و ئێمەش هەستین بە ئەنجامدانی پشکنینی نازۆری میزڵدان کە سوپاس بۆ خوای گەورە میزڵدانی خاوێن بوو، تەنیا خەلایەکانی ئاوساو بوو، واتە گرەی نەبوو و لە هەمان کاتیشدا نەشتەرگەری سێمیشمان بۆ ئەنجامدا، ئەویشیان دەرهێنانی گرەیەکە بوو بە ڕێژەیەکی سەرکەوتوو بە جۆرێکەوە سەروی 180 گورچیلەکە پارێزگاریمان لێ کردو و سوپاس بە خوای گەورە هیچ خوێنبەربوونێکیش ڕووی نەدا و چارەخوازەکەش لە دوای نەشتەرگەریەکە باری تەندروستی جێگرێت. سوپاس بۆ خوای گەورە. بەڵام چەند ڕۆژێک لە ڕەدهایی هێڵینەوە بە مەبەستی بەدواداچوون و پارێزگاریکردن لە باری تەندروستی چارەخوازەکە. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی، با هیوای لەش ساغی و تەندروستی بۆ هەموو لایک. میهرەبانی، دڵسۆزی و رێزانی.